شاری کەرکووک بە شانۆی و چالاکی هونەریەکان زۆر بەناوبانگە کە هەمیشە بەردەوامی هەیە و ساڵانە چەندین چالاکی شانۆیی و فستیڤالی تایبەت بە شانۆی سەرشەقا بەڕێوە دەچێت. لە ئێستادا چالاکیەکان بەردەوامە و لەم هەفتەیەدا چەندین شانۆی لە شاری کەرکووک نمایش کراوە. ئەو منداڵی بوون دڵنیام زۆرێک لە ئێوەش خەڵکی لادێن چونکەڵێن ئەم شارە پڕ بووە لە خەڵکی لادێ. هادانیان لەسەر سەبەکانیان پەنیری بەقەڵە زاحیکە و کاهی و قەیماق و ئەم شتا ناخۆن. من پێم وایە ئێستا کە هونەر لە کەرکووکە لە ئاستێکی زۆر بەرزایە لە چاو شارەکانی تریش کوردستانیشەوە ئاکتیڤە، ینی لەوەی ساڵانە چەند چالاکی هونەریەکان لە شارەکانی ترە ئێندە گەرم و گۆڕ نەبن، بەڵام لە کەرکووک هەر کارێکە کرێ پشتگیرێکی زۆر باشەیە، هەر چالاکیەکە کرێ پێشوازیەکی زۆر گەرمی لێکرێ. وەک ئێمەش کە نمایش شانۆی دڕکە ئێستاکە ئامادەکاریەکانمان تاو کردو و ڕۆژی شەمە نمایشەکەین پێشوازێکی زۆر گەرمی لێ کردو کە یعنی پێشوازێکی چاوەڕوان کراویشم، چونکە من لە خەڵکی کەرکووک لە شاری کەرکووک ئەمیشە ئەو پێشوازیە گەرمیە چاوەڕوان نەکرێت، چونکە کەسانێکن خەڵکێکە هەمیشە بە جۆش و خرۆشەوە بۆ هونەر، ئەمیشە کەف و کوڵی و گەرمیەک و حەماسەتێکی بۆ هونەر کە ئەو حەماسەتە ڕەنگە لە شوێنی دیکە و لە جێی دیکە کەمتر ببیندرێت. خەڵکی کەرکووکیا هونەرمەندە کەرکووکیەکان هەمیشە لە هەموو بارودۆخێک سەختەکان سەر ڕای ئەو بارودۆخ و ململانێ سیاسی و ئەمنی و ئاسایشانی لەسەر شارەکە بووە، بەڵام لە هەموو بارودۆخەکان جەنگاون. هونەر لە کەرکووک جیاوازە لە شارەکانی تر، ئەمیشاڵم هونەر جەنگە، هونەر شۆڕشە لە کەرکووک، یعنی تۆ بە کۆمەڵی دۆخ و بارودۆخی تایبەتەوە هونەرەکەی دێتە هۆڵێکە و پرۆڤاکەی نمایشەکەی. ئەگەر سێری ماوەی ڕابردوو بکەین هونەر و شانۆ بە تایبەت زۆر زیادی کردووە لەم شارە، ئەمە شۆچیە گەڕێتەوە بۆی کە شانۆکارن و هونەرمەندان خۆیان بە پرسەزانن بەرامبەر ئەم شارە و پێیان باشە بێ خزمەت بکرێت، ئەم شارە خزمەت بکرێت چ لای هونەری لەلایەن هونەرەوە یاخود لەلایەن ئەدەبەوە. هونەر و شانۆ بە تایبەتی بەرچاوە شارەکانی تر کەرتی تایبەت سپۆنسەر ناکات یاخود دامی هونەر و شانۆ ناکات، بۆیە هونەرمەندان خۆیان بەرپرسەزانن جالای جیفانی خۆیان بێت یاخود لەلایەن حەزبەکانەوە بێت پاڵپشتی هونەرەکرێت لەم شارە بە تایبەت شانۆ. ئەمەش بۆ چیە گەڕێتەوە؟ بۆ ئەوەی کە تاکی هونەرمەند لەم شارە تاکی هونەرمەند بێت یاخود ئەدیب بێت خۆی بە پرسیارە زانێ بەرامبەر و شار پێی باشە ئەم شارە خزمەت بکرێت و بەرەو پێش بڕوە. من خەونێک مێ کمێک لەسەرمایە بەردەوام ئاچووەکە ئەوەیە بزانێت جێگای زاوایە پێدەی خۆشبەختانە لەسەر ئەرکی یاخود لەسەر توانای کۆمەڵێک گەنجی ولاوی لێ هاتوو لە کەرکووک ئاستی شان و ڕۆژ بەڕۆژ لە کەرکووکە بەرەو پێشترە چێت. نمونەش بۆ ئەمە ئەوەیە کە چەند گروپێکی گەنج دروست بوونە لە کەرکووکە بەشێکیان بەبێ ئەوەی کە پشتیوانی بکرێن بەردەوامن لە چالاکی هونەری لە کەرکووک. خۆشبەختانە ئەگەر من بمەوێ باسی هونەری شانۆ بکەم لە شاری کەرکووکە، هونەری شانۆش بە هەمان شێوە ئەو ئاستەی بڕیوە کە بڵین شانۆ لە کەرکووک لە مردندا یاخود لە پەلەقاژەدایە. ئێستا ئاستی شانۆ لە کەرکووکە لە ئاستێکی زۆر باڵایە، نمونەی ڕاستیش بۆ ئەمە سەلمێنەری ئەم قسەیە. گروپە شانۆیەکانی کەرکووکە بە تایبەت من کە وەکو گروپی شانۆی هەوا قسە بکەم ئەوەیە کە شانۆکانمان تەنها لە ناو کەرکووکە با بڵین بڵاوە پێ نەکردو یاخود دەنگدانەوەی نییە، بەڵکو ئێمە تواناکانی ئێمە گەیشتۆتە وڵاتە عەرەبیەکان و هەر کاتێک لەوێش بەشداریمان کردبێ بێ خەڵات نەگەڕاونێتەوە کوردستان یاخود کەرکووک.